پاشایەتی یعنی لەش ساغی، پاشایەتی یعنی لەش ساغی، لەش ساغی پێبەخشیوی. ئەلەم ئوصەحح لەکە جسمەک یەکەم نیعمەت لە قیامەتا فەرمی لەشم ساغ نەکردی. هیوا هەیە بە کەمەندامی هاتوتە دنیا هەتا کۆتایی دەرچوونیش لە دنیا. الصحة لمن اتقى خير من الغنى في عصام فرمية لەش ساغی بۆ مسلمان باشترە لە دەوڵەمەنی. وطيب النفس من النعيم دڵخۆشیش نیعمەتی خوایە. بۆیە أبو الدرداء فرمي الصحة الملك، پاشایەتی يعني لەش ساغی، پاشایەتی يعني لەش ساغی. لەش ساغی و نیعمەتێکە هەروەکو خۆیە فەرمێ كم من نعمة لله في عرق ساكن. بەس بیرکەن و ئازارتان نییە، ئازار دەماری ئازاری تیان نییە، جونگەیە، دانێشەیە، شاوێشەیە، سەرێشەیە، دەیان زۆر ئازار هەیە لە جسمە. کوا ئازارەکانن؟ خوا هەمووی لە تۆ دووخسووتەوە. بێ ئازاری ئەمڕۆ بێ ئازار گوزەرانت.